إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، كين أو كساني كسر فراز دبن لبشي دوهم دا كباسمان لو كرت، أو كساني كسر فراز دبن لروجي قيامت دا خواهي پروردگار چند صفتي كي أو كسانمان بوباز دكات كشش صفتي سركين سيدانمان باز كردن. ئێستا سێ سیفەتی دیکەی سەرەکی ئەو کەسانەی کە سەرفراز دەبن بە کورتی باز دەکەین. خوای پەروەردگار لە چوارەم سیفەتی ئەو کەسانەی کە سەرفراز دەبن دەفەرمێت: والذین هم لفروجهم حافظون. ئەو کەسانەی کە داوێنی خۆیان دەپارێزن لە هەر خراپە و خراپەکاریەک کە تووشی بن، کەسانێکی پاک داوێنن، داوێنی خۆیان دەپارێزن. خوا پەناماندات. پیغمبر صلی الله علیه وسلم لفرمایشتێکدا دەفەرمێت: من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. پیغمبر دەفەرمێت صلی الله علیه وسلم: هەر کەسێک زەمانەتی دووشتم بۆ بکات کە خۆی بۆ ڕادەگیرێت، ئەو دووشتانەی بە پاکی ڕادەگرێت، پیغمبر دەفەرمێت صلی الله علیه وسلم: ئەمن زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسەیە دەکەم. یەکەمیان ئەو کەسەی کە زەمانەتی خۆی بکات کە پاک داوێن بێت، داوێنی خۆی بە پاک ڕابگرێت لە هەر خراپە و خراپەکاریەک. دووهەمینیان ئەو کەسەی کە زمانی خۆی ڕابگرێت، زمانی خۆی پاک بگرێت لە هەر خراپە و خراپەکاریەک، زمانی خۆی بگرێتەوە کە قسەی خراپ و ناڕاستی پێ نەکات، کە هیچ خراپەیەکی پێ نەڵێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەسەیە دەکەم. ئەو دووشتە هەر کەسێک بتوانێت زەمانەتی بکات، پێغەمبەر صلی الله علیه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە کردووە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم: سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت جۆر کەس هەن لە ڕۆژی قیامەتێدا لە ژێر سایە و سێبەری تایبەتی خوای پەروەردگاردا حەشر دەکرێن. ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر نایانگرێتەوە، گەرمای ئەو ڕۆژەیە لەیان نادات. ئەو کەسانە لە ژێر چەتری تایبەتی خودای پەروەردگاردان. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم: ورجل طلبته امرأة ذات منصب وجمال. پیاوێکە کە ئافرەتێکی جوان و ڕێک و پێک، ئافرەتێکی خاوەن پلە و منصب، داوای خراپە و خراپەکاری لەو کەسەیە بکە، خوا پەناماندات. ئەو کەسە ئیمانەکەی هێندە بەهێز بێت، ئیمانەکەی لە ئاستێکدا بێت، بڵێ ئینی ئەخاف الله، ئەمن لە پەروەردگاری خۆم دەترسم. نەک ئافرەتێکی ئاسایی، ئافرەتێک کە خاوەنی پلە و منسەب بێت، ئافرەتێکی جوان و ڕێک و پێک بێت. نەک ئەو کەسە خۆی بە دوای خەڵک ناکەوێت، نەک ئەو کەسە خۆی مشتری نییە بۆ خراپە، بەڵکو ئەگەر داوای لێ بکرێت، ئەو کەسە ئیمانی هێندە بەهێزە، دەڵێ ئینی ئەخاف الله، ئەمن لە پەروەردگاری خۆم دەترسێم. ئەو کەسە لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت یەکێکە لەو جۆرە کەسانەی کە لە ژێر سێبەری تایبەتی خودای پەروەردگاردایە. خۆی گەورە بمان گەڕێ لەو جۆرە کەسانە.
کە بێگومان کەسێک کە بتوانین چاوی لێ بکەین کە قدوە و سەروەرمان بێت لەو مەیدانەیەدا کە کەسێکی پاکداوێنە کە ئینسان تەماشای بکات بریتیە لە یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. خوای گەورە لە قورئاندا باسی دەکات بۆ ئەوەی ئێمەش ئیقتیدای پێوە بکەین و چاوی لێ بکەین کە دەفەرمێت وەراوەدەته التي هو في بيتها عن نفسه ئەو ئافرەتەی کە یوسف لە ماڵەکەیاندا بوو ویستی کە فێڵی لێ بکات و هەڵی بخەڵەتێنێت و تووشی خراپەی بکات ئەنجا وغەلقت الأبواب دەرگاکانی هەمووی لەسەر داخستن هیچ کەسێک نەبوو کە تەماشایان کات کە ئاگای لێیان بێت. لەو کاتێدا ئافرەتەکە دەڵێت وقالت هەیتە لەک ئەمن خۆم بۆ تۆ ئامادە کردووە داوای خراپەی لێ دەکا خوا پەناماندات بەڵام ئەو دەڵێت قال معاذ الله پەنا بە خودای پەروەردگار پەنا دەگرم بە پەروەردگار بە ئەڵڵا بۆچی چونکە ئیمانەکەی لە کاتێکدا کە هیچ کەسێک تەماشایان ناکات و ئاگای لێ نییە بەڵام ئیمانەکەی نایەڵێ تووشی خراپە و خراپەکاری ببێت. ئەوە یەکێکە لەوانەی کە ئینسان بتوانێت بیکاتە سەرمەشقی خۆی و تەماشای کات پێغەمبەری خوای پەروەردگارە یوسف سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئەنجا خوای پەروەردگار یەکێک لەو کەسانەی کە سیفەتەکەیمان بۆ باز دەکات کە لە ڕۆژی قیامەتێدا میراتگری بەهەشتە کەسێکی بەهەشتیە کەسێکی سەرفرازە ئەو کەسانن کە پاکداوێنن داوێنی خۆیان دەپارێزن کە بێگومان پاکداوێنیش یەکەمین هەنگاوی بە پاراستنی چاو دەبێت. شاعیر جوانی فەرمووە کە دەفەرمێت كل الحوادث مبداها من النظر ئاگادار بە هەموو کارەسات و حادیسەیە کە بەسەر ئینسان دێت ئینسان کە تووشی خراپەیەک دەبێت یەکەمین هەنگاوی لە نەزەر و لە تەماشاکردنی چاوەوەیە. بۆچی چونکە لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى کاکە گوناهی گچکە بەکەم مەزانە چونکە چیا لە وردەبەردان دروست بووە گوناهی گچکە بەکەم مەزانە چونکە جاری وهەیە ئاگرێکی زۆر گەورە کە دەکەوێتەوە سەرەتا لە ئاگرێکی زۆر گچکەوەدا دەگرسێت. وریا بە ئەی ئینسان پاکداوێنی یەکەمین هەنگاوی بە پاراستنی چاو دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فالعینان زیناهما النظر ئاگادار بە ئەی ئینسان زینای چاو بریتیە لە نەزەرکردن و تەماشاکردنی حرام. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوانی فەرمووە و زۆر جوان ئامۆژگاریمان دەکات و هەروەها فێرمان دەکات. پێنجەم لە سیفەتی ئەو کەسانەی کە سەرفراز دەبن خوای پەروەردگار دەفەرمێت والذین هم لأماناتهم وعهدهم راعون ئەو کەسانە سیفەتیان وایە کە پارێزەری ئەمانەتەکانیانن و بە پارێزەری بەڵێنەکانیانن ئەو بەڵێنانەی کە دەیدەن لە نێوان خۆیان و خوای پەروەردگاردا لە نێوان خۆیان و ئینسانەکان و کۆمەڵگادا پارێزگاری لێ دەکەن و ئەمانەت پارێزن کاتێک کە ئەمانەتێکیان دەکەوێتە لە ئەو کەسانە زۆر بە جوانی دەیپارێزن. ڕاعون دەفەرمێ قائمون بالحفظ والإصلاح یعنی ئەو کەسانە ئەو دوو شتەیە دەپارێزن پارێزەری بەڵێنەکانیانن پارێزەری هەر سپاردە و ئەمانەتێکن کە بکەوێتە لایەن زۆر بە جوانی پارێزگاری لێ دەکەن ئەگەر کەم و کوڕیەیەکیشیان هەبێت چاکی دەکەن و پارێزگاری لەو شتەیە دەکەن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن أول ما تفتقدون من دينكم الأمانة ئاگادار بن یەکەمین شت کە لە ناوتان نامێنێت لە دینداریتاندا بریتیە لەوەی کە ئەمانەتتان لە ناودا نامێنێت پارێزگاریکردن لە ئەمانەتتان لە نێودا نامێنێت. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت لا ئیمانە لیمەن لا ئەمانەتە لەه وەریا بە ئەی ئینسان پێغەمبەر دەفەرمێ ئیمانی نییە ئەو کەسەی کە ئەمانەتی نەبێت ئەو کەسەی کە پارێزگاری لە ئەمانەت نەکات ئەو کەسەیە ئیمانی نییە واتە ئیمانەکەی تەواو نییە و ئیمانێکی کامەڵی نییە. ولا دینە لیمەن لا عەهدە لەه واروەها ئەو کەسە دینداریەکی تەواو ناکات کە پارێزگاری لە بەڵێن نەکات و پارێزەری بەڵێنەکانی نەبێت. بۆیە بەڕاستی ئەمانەت مانایەکی زۆر فراوانی هەیە بەڕێزان. دینەکەمان ئەمانەتە دەبێت پارێزگاری لێ بکەین و
پابند بین پێیەوە و لەسەری بین هەتاوەکو دەمرین. ئەنجا ماڵ و منداڵمان ئەمانەتە، كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەمووتان شوانن و هەمووتان لەوەی کە لە ژێر دەستاندایە بەرپرسیارن، پرسیارتان لێ دەکرێت. ماڵ و سامانەکەت ئەمانەتە لە لادوەریا بە ئەی ئینسان، لە حەرامدا بەکاری نێنی و بە حەرام پەیدای نەکەی، چونکە ئەوە ئەمانەتێکە دواتر خوای پەروەردگار پرسیارمان لێ دەکات لەسەر هەر ناز و نیعمەتێک کە لەو دنیادا ئینسان پێی دەدرێت. جەستەی ئینسان ئەمانەتە، لە ڕۆژی قیامەتدا پرسیارت لێ دەکرێت. تەمەنی ئینسان ئەمانەتە لەلای ئینسان، لە ڕۆژی قیامەتدا پرسیارمان لێ دەکەن لەو تەمەنەی کە پێمان دراوە. گەنجێتیەکەمان ئەمانەتە، وەریا بە ئەی ئینسانی گەنج لە ڕۆژی قیامەتدا بەگشتی پرسیار لە تەمەن دەکرێت. بەڵام خوای پەروەردگار بە تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوینەوە کە عن شەبابه فيما ئەفناه، لێمان دەپرسرێتەوە لەو تەمەنە گەنجێتی کە پێمان دراوە ئەو گەنجێتەمان لە چەدا سەرف کرد، لە چیدا بەکارت هێنا. ئەوەش هەر ئەمانەتە. خزم و دراوسێمان ئەمانەتە، لە ڕۆژی قیامەتێدا ئینسان پرسیاری لەسەر دەکرێت. ئایا سیلەی ڕەحمت لەگەڵیاندا بەکارهێنا یاخود نا؟ ئەنجا کۆمەڵگاکەمان ئەمانەتە، نابێ ئینسان شتێ بکە کە کۆمەڵگاکەی تێکدات، کە گوندەکەی تێکدات، شار و ئاوەدانەکەی تێکدات، کە زیانی بۆ گوندەکەی و بۆ ئاوایەکەی و بۆ شارەکەی هەبێت. بۆچی؟ چونکە ئەوە هەمووی ئەمانەتە. دەبێت ئینسانی ئیماندار لە هەموو کەسێک چاکسازی تر و چاکە خواستر بێت و هەروەها چاکتر بێت. ئەوانە هەمووی ئەمانەتن، لە ڕۆژی قیامەتێدا پرسیار لە ئینسان دەکرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة. دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی شەشتم بۆ بکا کە پارێزگاری لێ دەکات، أضمن لكم الجنة، ئەمن زەمانەتی بەهەشتێ بۆ ئەو کەسەیە دەکەم. ئەو زەمانەتە لەلایەن پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم، بێگومان وعد و بەڵێنی پێغەمبەریش لە خوای پەروەردگارەوەیە، چونکە پێغەمبەر لە خۆیەوە قسە ناکات. وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەو پێغەمبەرە هەرچی کە دەیڵێ لە خوای پەروەردگارەوەیە، دەی بەڵێنی ئەو پێغەمبەرە 100% ڕاستە و دێتە جێ، دەی تۆپەکە لە ساحەی ئێمەدایە، دەبێ ئێمە پارێزگاری لەو شتانە بکەین. ئەنجا بەڵێنی پێغەمبەرمان بۆ دێتە جێ صلی الله عليه وسلم. ئەو زەمانەتە 100% ڕاستە، بەڵام ئەگەر ئێمە بتوانین پارێزگاری لەو شتانە بکەین کە پێغەمبەر فەرموویەتی، بێگومان بەڵێنی پێغەمبەر دێتە جێ و زەمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زەمانەتی بەهەشتی داوە بە هەر کەسێک کە پارێزگاری لەو شەشتانە بکات، ئەو کەسەیە لە بەرامبەردا بەهەشتی بۆ هەیە. دەی هیچ کەسێک هەیە بەهەشتی نەوێت، ئەو کەسەی کە بەتەمای بەهەشتی، ئەو کەسەی کە پێت خۆشە بچی ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتەی خوای پەروەردگار، با بزانین ئەوان ئەو شەش سیفەتەمان تێدا هەبێت، پارێزگاری لەو شەشتە بکەین، لە بەرامبەردا ئەو کەسە زەمانەتی بەهەشت وەردەگرێت و کەسێکی بەهەشتیە. خی گەورە بمان گەڕی لەو جۆرە کەسانە. یەکەم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اصدقوا إذا حدثتم. ئەگەر بەتەمای بەهەشتی ئەو پێغەمبەرە پێمان دەفەرمێت زەمانەتی ئەوە بکە هەر کاتێک کە قسەیەکت کرد لە قسەکەتدا ڕاستگۆ بی، پەنانە بەیە بەر ناڕاستی، بەر خوار و خێچی، لە پێناو هیچ شتێکی دنیادا هەر کاتێک قسەت کرد ڕاستگۆ بە، ئەوە یەکێکە لەو شتانەی کە پێغەمبەر زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە کردووە. دووهەمیان پێغەمبەر دەفەرمێ وأوفوا إذا وعدتم. ئەو کەسەی کە زەمانەتی بەهەشتی بۆ هەیە با پارێزگاری لە ئەمانەت بکات. وأوفوا إذا وعدتم، با پارێزگاری لە وعد و بەڵێنەکانی بکات. ئەگەر وعد و بەڵێنێکت لەگەڵ خوای پەروەردگاردا، لەگەڵ هەر کەسێکتدا وعد و بەڵێنەکەی ببەسەرێ، ئەوەش دووهەمین سیفەتی ئەو جۆرە کەسانەیە. وأدوا إذا اؤتمنتم. ئەو کەسەی کە زەمانەتی ئەوە بکە ئەمانەتێکی کەوتە لا، چ لە ڕووی تاکەوە بێت، چ لە ڕووی حکومڕانیەوە بێت، پارێزگاری لەو ئەمانەتەی بکات، ئەوەش سێمین سیفەتی ئەو کەسانەیە کە زەمانەتی بەهەشتیان بۆ هەیە. واتە ئەو کەسەی کە زەمانەتی خۆی بکات، پارێزگاری لە ئەمانەت دەکات و ئەمانەت پارێزە، لە بەرامبەردا ئەو کەسە زەمانەتی بەهەشتی بۆ هەیە. واحفظوا فروجكم. زەمانەتی ئەوە بکەن کە داوێنتان دەپارێزن،
وغضوا ئەبصارەکم پێنجەمین شت چاوتان بپارێزن لە حەرام لە هەر قەدەغە کراوێک ئەنجا وەکوفوا ئەیدیەکم شەشەم شت پێغەمبەر دەفەرمێ زەمانەتی ئەوەم بۆ بکەن کە دەستان دەپارێزن هیچ کەسێک ئەزیەت نادەن بەدەستان زیانتان بۆ هیچ کەسێک نابێت هەر کەسێک پارێزگاری لەو شەشتە بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە دەکەم دەیکەواتە هەر کەسێک ئەو سیفەتەی هەبێت ئەو وعد و بەڵێنەی بۆ تێتە جێ کە زەمانەتی بەهەشتی بۆ هەیە و لە بەرامبەردا خوای پەروەردگار بەهەشتی پێدەدات شەشەمین و کۆتاهەمین سیفەتی ئەو کەسانەی کە سەرفرازن خوای پەروەردگار دەفەرمێت والذین هم على صلواتهم يحافظون ئەو کەسانەی کە پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن پارێزگاری لە کاتی نوێژەکانیان دەکەن لە کاتی خۆیدا نوێژەکان دەکەن نوێژەکانیان تاخیر ناکەن بەبێ هیچ عذر و بەهانەیەک ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتدا سەرفرازن ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتم ئەی پێغەمبەری خوا ئەی العەمەل ئەحەب إلى الله کام کار و کردەوە لە هەموو شتێک لە لای خوای پەروەردگار چاکتر و خۆشەویسترە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الصلاة على وقتها ئەوەیە کە ئینسان نوێژەکانی لە کاتی خۆیدا بکات ئەوە لە هەموو شتێک خۆشەویسترە لە لای خوای پەروەردگار لە فەرمایشتێکی دیکەدا کە فەرمایشتێکی صحیحە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قال الله تعالى فەرمایشتەکە قودسیە و خوای پەروەردگار دەفەرمێت إني فرضت على أمتك 5 صلوات خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەر ئەمن لەسەر ئومەتەکەی تۆ 5 نوێژم فەرز کردووە ئەو 5 نوێژە دەفەرمێ وعهدت عندي عهدا پەیمانێکیشم لەلایەن خۆمەوە داوە بە کێ و چۆن پەیمانەکەی داوە خوای پەروەردگار دەفەرمێ أنه من جاء يحافظ عليهن لوقتهن هەر کەسێک پارێزگاری لەو نوێژانە بکات پارێزگاری لە کاتی ئەو نوێژانە بکات ئەو نوێژانە لە کاتی خۆیاندا بکات خوای پەروەردگار وعد و بەڵێنی داوە ئەدخەلته الجەنە ئەو کەسە دەخاتە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیەوە دەی ئەوە بەڵێنی خوایە 100% دێتە جێ بەڵێنێکە ڕاستە خوای پەروەردگار وعدی بەخیلاف نادات تۆپەکە لە ساحەی ئێمەدایە هەر کەسێک پارێزگاری لەو نوێژانە بکات خوای گەورە دەفەرمێ بەڵێنم پێداوە کە دەیخەمە ناو بەهەشتەوە بەڵام ومن لم يحافظ عليهن فلا عهد له عندي خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک پارێزگاری لەو نوێژانە نەکات هیچ بەڵێنێکی لەلایەن منەوە نییە هیچ وعد و بەڵێنێکی پێ نەدراوە ئەی ئینسان ڕوو بکە خۆت و بیر بکەوە تەنها گلەیی لە خۆت بکە هەموو بەڵێنەکانی خوا و پێغەمبەر ڕاستن و دێنە جێ بەڵام بەمەرجێک ئێمە بەو شێوازەیە بین کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویانە و هەروەها بۆ ئێمەیان دەستنیشان کردووە ئەنجا لە کۆتایی ئەو چەند ئایەتەدا لە کۆتایی ئەو سیفەتانەدا خوای پەروەردگار دەفەرمێت ئولائیکە هم الوارثون ئەو کەسانەی کە خاوەنی ئەو 6 سیفەتن ئەو کەسانە میراتگری بەهەشتن ئەو بەهەشتەیە بە میرات دەگرن کەسانی بەهەشتین الذين يرثون الفردوس هم فيها خالدون نەک هەر بەهەشت بە میرات دەگرن بەڵکو بەرزترین پلەی بەهەشتیان پێدەدرێت کە بریتیە لە فردەوس الذين يرثون الفردوس هم فيها خالدون ئەو فردەوسە کە خۆشترین شوێنی بەهەشت و بەرزترین شوێنە لە بەهەشتەدا ئەو کەسانە بە میراتی دەگرن و هەتایە لەو شوێنێدا دەمێننەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والفردوس أعلى الجنة وأوسطها فردوس بەرزترین پلەی بەهەشت و شوێنی بەهەشتە و هەروەها ناوەڕاستی بەهەشتە وفوق ذلك عرش الرحمن و لە سەروی ئەوێشەوە عەرشی خودای پەروەردگار هەیە هەر کەسێک خاوەنی ئەو سیفەتانە بێت خوای پەروەردگار دەیکاتە میراتگری ئەو فردەوسە و ئەو شوێنە بەرزە دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیان گیان تەوفیق و هیدایەتمان دەی کە خاوەنی ئەو سیفەتانە بین کە پابەند بین بەو سیفەتە بەرزانەوە یا ڕەبی خۆیان گیان یەکێک بین لەو کەسانەی کە میراتگری ئەو بەهەشتە و ئەو فردەوسن یا ڕەبی خۆیان گیان ئەو فردەوسەی بە قسمەتی هەر یەکێک لە ئێمە بکەی وامان لێ بکەی لەو دنیادا ئەو سیفەتانەمان تێدا هەبن وامان لێ بکەی خاوەنی ئەو سیفەتە بەرزانە بین
بۆ ئەوەی میراتگری ئەو بەهەشتە پیرۆزەی تۆ بین. یا ڕەبی خوایە تۆش هیدایەتمان دەی، تەوفیقمان دەی، لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان برێنی و بمان ژیێنی، و لەسەر ئیمان و ئیسلامەتیش زیندومان کەیەوە یەکێک بین لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتێدا لە دەشتی مەحشەر لە ژێر سایە و سێبەری تۆدا حەشر دەکرێن، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، وامان لێ بکەی کە پابەند بین بە دین و ئیمانەکەمانەوە بەو سیفەتە بەرزانەوە بۆ ئەوەی یەکێک بین لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتێدا سەرفراز دەبن. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی، بمان گێڕی لەو کەسانەی کە عاقبەت خێر دەبن کە سەرفراز دەبن، بمان گێڕی لەو کەسانەی کە یەکێک بین لەو کەسانەی میراتگەری ئەو بەهەشتە و ئەو فیردەوسن، هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.